کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دووپاتی دەکەنەوە. پێویستە ڕیفراندۆم و هەڵبژاردنەکان پێکەوە ئەنجام بدرێن یان ڕیفراندۆم بۆ دوای هەڵبژاردن دوا بخرێت. بارزانیش ڕۆژی 1 تشرینی دووەمی ئەم ساڵ وەک ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم دیاری دەکات. هەڵبژاردن و ڕیفراندۆم لێک کاتا بکرێ. بەرپرسی ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی دووپاتی دەکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان و زیاتر بەدەمەواتنی خەڵک و بە یاساییکردنیان پێویستە ڕیفراندۆم و هەڵبژاردن پێکەوە ئەنجام بدرێن یان ڕیفراندۆم بۆ دوای هەڵبژاردن دوا بخرێت. پێویستمان بەوە هەیە هەڵبژاردن و ڕیفراندۆم بخێنە یەک وادەوە یالانی کەم هەڵبژاردن پێش بخێن. ئەگەر ناخرێ پێش بخرێت هەردووکیان لە یەک وادەیە بکەین. ئەمە چۆن لێ تەوفیری پارەمان بۆ دەکات، تەوفیری کاتمان بۆکە و بەڕاستی ئیقبالێکی جەماوەری گەورەش لەسەر ئەو پرۆسەیە دروستەکە و کۆکردنەوەی هەردووکیشان واتە تەوافقێکی سیاسی یاساییشی بۆ دروست بووە. بارزانی بە ناوی سەرۆکی هەرێمەوە بە پاڵپشتی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم لە 1 تشرینی دووەمی ئەم ساڵ دەردەکات. سیفەتی سەرۆکایەتی هەرێمی نەماوە. جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لا پەرلەمانی کوردستانیش دەڵێت بارزانی بەپی یاسا سەرۆکی هەرێم نییە تا بتوانێت یاسای سەرۆکایەتی هەرێم بەکاربێنێت. لە یاسای سەرۆکایەتی هەرێمدا هاتووە یەکێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاریکردنی وادەیە کە بۆ هەڵبژاردنە گشتیەکان. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا بەڕێز بارزانی ئێستا سیفەتی سەرۆکایەتی هەرێمی ماوە؟ یعنی ئەو بەڕێزیان سیفەتی سەرۆکایەتی هەرێمی نەماوە جگەلەوە حتا ئەگەر ئەو دەسەڵاتە هاتبێشت ئەمە نابێ ئەم بڕیارە بە تاگلایانە بدرێ پێویستی بەڕاوێش هەیە لەگەڵ حیزبەکانی تردا. بەپێی زانیاریەکانی پەیام ئامانج لە دواخستنی هەڵبژاردنەکان بۆ دوای ڕیفراندۆم گەمەیەکی سیاسیە کە تەنها دواخستنی هەڵبژاردنەکانی بەدوادێت بۆ کاتێکی نادیار و بە بڕوای بەشێک لە شارەزایانیش لە دوای کۆڵێ قەیرانی پڕوکێنەر ئەستەمە هاوڵاتی لە ماوەی کەمتر لە 2 مانگدا 2 جار بچێتە سەر سندوقەکانی دەنگدان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.